لە شاری تورکۆ هاتووم بۆ هێلسینکی بۆ بەشداری لە خۆپیشاندانێک کە ئەمڕۆ لە 150 وڵاتی دنیاە خۆپیشاندان دەکرێت بۆ پشتیوانی لە شۆڕشەکانی ئێرانێکە سەرچاوەکەی کوردستان بوو کە کوردستان هەمیشە 40 ساڵە یعنی بانگی ئەوەی دەدا کە مافەکانی بپارێزرێ کۆماری ئیسلامی کۆمار حکوومەتێکی نۆرماڵ نییە و ئێمە هاتووین بۆ پشتیوانی لە ژنانی وڵاتەکەمان بەتایبەتی لە ژنانی کوردستان کە ئێستا پێشەنگەکەی ژینایە ژینا یا مەحسا ئەمینی کە بۆتە ڕەمز بۆ هەموو ژنانی کوردستان و ئێران و بۆ هەموو ژنانی جیهان. ئەمنۆڕۆ لەبەرەوەی بەشدار بووم بۆی کە ئومیدی خەڵکی خۆمان ئەوانەی کرد لە وڵاتی خۆمان ناوێرن یان ناتوانن یان لە ترسی کەس و کار و خۆشەویستیان ناتوان بچنە دەرێ ناتوان دەنگیان بڵین بکەن ئەمن لە باتی وان هاتوومە دەنگم بڵین بکەم ئومیدی وان بم قەت ئومیدەکانتان لە دەست مەدەن هەموو شتێک باش دەبێ تا ئەو وەختەی هەمومان یەک بگرین. فهامی من ئەوەیە هەموو میلەتی ئێرانە یەکگرتو بین. فهامی من ئەوەیە کە بۆەوەی کە ئەو ڕژیمە سەرۆگوم بکەین ئەو ڕژیمە نەمێنێت ڕژیمی ئاخوندی لەبەریم بچێت فەوتێ. آزادی زن زندگی 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 آزادی بەڵێ ئەم گوڵەی من پرسیاری لە من کرد من ژیانی خۆم بۆی تەوزیحدا من یەکێک لە ژنە زڵم دیدەکانی منتەقەی کوردنشینی ئێران بووم کە کاتی خۆی چۆن کۆماری سێدارە چۆن ئیطلاعاتی ئێران بوو بە باعثی کێشە و بەڕاستی سەرگەردانی خۆم و مناڵم و مناڵەکەی من کە تەوزیحم بۆیدا فرمێس لە چاوەکانی هاتە خوارەوە و تا ئێستاوە دوومین جارە کە ئەڵێم ئەڕۆین بۆ خۆپیشاندان ئەڵێ منی شتێ خەمی خۆمان بۆ ڕۆژهەڵات دووپات بکەینەوە کە ئێمە هەمومان وەکو کورد لێرکوانە بەشدارین لەو لە ڕسمە تکاکەین هەمومان یەک ڕنگ بین یەک دەنگ بین بۆ ئەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەی کە هەیە جمهوری ئیسلامی ئێران کۆتایی پێبێن. هاتووم دەنگی خۆم بخەمە پاڵ دەنگی هەموو ئازادەخوازێکی هاتووم هاودەردی هەموو دایکەکانی کە زەرگیان سوتاوە ببم. از مردان بختیاری دعوت کنم تا مثل قدیم از خلق عفرینا بریندارم کردستان روجاوا و از پشگیریا شورش روجلات کردستان دکم و از کشتنا کرد روجلات شرمزار دکم و کشتنا کچا کردا جینا امینی شرمزار دکم بیجی جن بیجی آزادی بیجی سرخابون. دکتۆر قاسم شتێک دەڵێ گەلێک ئازادی بوێ نەبێت خێو ئازادی بدا ئێمە دەبێت لێرە ڕاپەیان بۆ دایکی شەیدان بۆ قوشکی شەیدان بۆ زیندانیانی سیاسی هەیە دەبێت پشت و پەنای خەڵکەکەی خۆیان بن پشت و پەنای حیزبەکەیان بن پشت و پەنای خەڵکی ئێران بە تەواوی بن. از ما دفاع کنید از مردم ایران دفاع کنید. سال 88 لە درێژەی خۆ پێشاندان و گردبوونەوەکانی بەمەبەستی پشتگیریکردن لە شۆڕشی ژینا ئەمڕۆ کوردەکان و نەتەوەکانی تری ئێران لە هێلسینکی پایتەختی فینلاند خەریکی سازکردنی خۆ پێشاندان و گردبوونەوەیەک بوون هەمویان یەک ڕەنگ و هاو ئاهەنگ دووپاتیان کردەوە ژن ژیان ئازادی بڕوخێ و مەرگ و نەمان بۆ کۆماری سێدارە پێویستە بکوترێت کە لە ماوەی دوو هەفتەی ڕابردوو زیاتر لە داگرتبوونەوە و خۆپێشاندان لە شارە جۆرەکانی فینلەندا بەڕێوە چووە ئەمەی ئەمڕۆکانە لە هەمویان هاوڕەنگتر و بەربڵاوتر بووە و ئەم مەوزوع و بابەتی شۆڕشی ژینا لە ناو ڕاگەیاندنەکانی وڵاتی فینلەند بە تێر و تەسەلی ڕەنگدانەوەی هەبووە کەسایەتیە جۆرەکانی وڵاتی فینلەند وەکو سەرۆک وەزیران ساننا مارین لە سۆسیال مێدیای خۆی پشتگیری کردوتن و ئەمڕۆکانەش لە ناو ئەم گرتبوونەوە و خۆپێشاندان و پشتگیریەدا فینلەندێکی زۆر دەبینین و بەشێکی تری ئەم مەوزوع و بابەتەکە جێگای دڵخۆشیە بەشداری گەلانی ترە بەشداری ئەفغانیەکانە بەشداری سوزانم ئەفریقیەکانە بەشداری سۆمالیەکانە لەلایەکی تریش ئەوەی لە هەموو زیاتر دڵخۆشی و گەرموگوڕی دەداتن بەم خۆپێشاندان و گرتبوونەوە بەشداربوونی کوردانی باکووری کوردستان باشووری کوردستان و چوار پارچەیە هەمویان پێکەوە و هاودەنگ قسەیەک دەڵێن
ناهێڵین خوێنی شەهید بە فیرۆ بچێتن و هەمویان هاودەنگ دەڵێن هاواری مە هاواری دایکی شەهیدە نەسرەوتن هەتا سەرکەوتن. هەلسینکی پایتەختی فینلاند ڕەسوول خورڕام.